بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام. بێگومان هەر کەسێکە لە ژیان نابێ شتێک کاریگەری تێکات کە گۆڕانکاری لە ژیان و لە فکر و لە بیرکردنەوە لە بیر و بۆچوونیان ڕوو بدات. منیش لەوەتی کە فامم کردەوە و ئاستی خوێنەواریم گەیشتە ئەو ئاستی کە بتوانم کتێب بخوێنمەوە. کۆمەڵە کتێبم خوێندەوە، بەڵام کتێبەکان بڵین کتێبی هەمەڕەنگ بوون، بە تایبەتی ئەو کتێبانی کە چیرۆک بوون، کە شعر بوون، ئەو جۆرە کتێبانە. بەڵام کتێبێک کە زۆرتر یعنی کاریگەری لە سەر من دروست کرد و وای لێ هات ئەو کتێبە ینی ژیانی من بە جۆرێ بگۆڕێ ببم بەم مامۆستا وەرزێری کە ئێستا هەم. ینی من لەو قەناعەتام لەو باوەڕام ئەگەر خوێندنەوەی ئەو کتێبە نەبوایە من بە ئاقارێکی ترا ڕۆشتم. ینی ژیانم وەک ئەو ژیانە نەبوو کە ئێسا هەموو ئێسا بەسەری ئەبم، هەم لە ڕووی کەسایەتیەوە، هەم لە ڕووی فکرەوە، هەم لە ڕووی بۆچوونەوە، هەم لە هەموو بوارەکانی ژیانە. کتێبەکە ژانی کتێبێکی ئەوەنە گەورە نەبوو بڵێن لە ڕووی بڵین قەبارە و لە ڕووی حەجم و لە ڕووی لاپەڕۆ ئەمانەوە نامیلکەیەکی بچووک بوو کە ئەو سەردەمە بۆ ئێمە کتێبێکی زۆر باش بوو کە ئێمەی ئەو کاتەکە دەستمان نابووە کاری ڕێخستن لە ڕێخستنی ئیسلامیە. وە کتێبی کوردیش زۆر کەم بوو لەو سەردەمەیە، مەگەر هەنێک کتێب کە هەنێ مامۆسای بەڕێز خوای گەورە پاداشیان باتەوە بیکا بە توێشی قیامەتیان لەوانە مامۆسا حەبیب محەممەد سەعید، مامۆسا سەیفەدین خوا لێ خۆش بێ، مامۆسا محەممەدی مەلا ساڵحی شارە ژووری و مامۆسا فاروق ڕەسوڵ یەحیا کە هەنێک کتێبیان وەرئەگەڕایە سەر زمانی کوردی لە شێوەی نامیلکەیە و ئێمەش ئەمان خوێندنەوە سوودمان لێ بینی، چونکە ئەو کتێبانی کە هەبوون کتێبی عەرەبی بوون زیاترەوە، زمانی عەرەبیش لە ئێمە زۆر ینی ئێمە نەشارەزا بووین بە زمانەکە تا لە دوایە کۆمەڵێ مەسەڵەن هەندێک کەس بەهۆی سەربازیەوە بەهۆی خوێندنەوە ڕووی لە شارەکانی مووسڵ و بەغا و ئەو شوێنانە کرد تۆزێ زمانی عەرەبیمان باشتر بوو. منیش ئەو کتێبەی کە خوێنمەوە لەو سەردەما، چونکە یعنی ئێمە پێشەوەی باسی کتێبەکە بکەین پێویستە باسی ئەو سەردەمە بکەین کە ئێمە تایە ژیاوین و ئێمە کاری ئیسلامیمان تیا کردووە. بێگومان سەرەتای ساڵەکانی هەشتا ئەو کاتە بە تایبەتی لە شارێکی وەکو هەڵەبجا ڕێخستنی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان زۆر بەهێز بوو. ینی ئەجا ئەو کەسانیشی کە بانگەشەی ئەو فکریان نەکرد کە لەو ڕێخستانە ئیشیان نەکرد لە ناو شارەکاندا، کەسانی ڕۆشنبیر و کەسانی تێگەشتوو بوون و زانیاری باشیان هەبوو لەو بوارەیە کە مناقەشیان لەگەڵ بەرامبەرەکانیان ناکرد. بۆیە تۆش کاتێک کە بدویستە مناقەشە لەگەڵ ئەوان بکەی یان بەرگری لە بیر و بۆچوونەکەی خۆت بکەی، ئەبواە تۆش بە هەمان چەک ڕوبەڕوویان بۆستیتەوە و مناقەشیان لەگەڵا بکەیت و زانیاری خۆت فراوانتر بکەیت. و ئەو شتانیش کە لەو سەردەما زۆر ئەوان قسەیان لەسەر ئەکرد، مەسلەی سروشت بوو، مەسلەی ڕێکەوت بوو، مەسلەی نەبوونی خوا بوو، مەسلەی باوەڕ نەبوون بوو بە غەیبیات، گرنگیدان بوو بە بوارە مادیەکان. ئەو شتانە زۆر ئەوان قسەیان لەسەر ئەکرد. بۆیە یەکێ لەو کتێبانە کە من سەرنجی ڕاکێشام و خوێنمەوە و هەستم کرد کە ئەمە سوودی لێ ئەبینم، کتێبی ڕێکەوت لە تەرازووی ژیریدا بوو کە خوا لێ خۆش بوو مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارە ژووری نووسیوێتی. یعنی من پێش ئەم کتێبەژە کتێبێکی تری مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارە ژووریم خوێندبوویەوە کە گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕ کە کتێبێکی عەرەبی بوو وەری گەڕابووە سەر زمانی کوردی، ڕەحلەتی منە الشەک إلى الإيمان دکتۆر مستەفا مەحموود کە نووسەرێکی میسری بوو. بەڵام ئەو کتێبە بەڕاستی بۆ ئەو سەردەمە ینی تۆزێ قورس بوو، کتێبێکی فەلسەفی بوو، تۆزێ قوڵ بوو، ینی پێویستی بەوە کرد و سێ جار بیخوێنیتەوە، زۆر شارەزایی هەبێ ئینجا ینی لێ تێگەشتی. بۆیە من وابزان دووسێ جاری خوێنبەوە بەڕاستی ینی زۆر لێ تێنەیە گەشتم لە کتێبەکە.
لەبەرەوە بڵین گۆڕانکاریکی وای دروست نەکرد ئەو کتێبە لەسرم. دوای ئەوە بەڵام کتێبەکە بە جۆرێ بوویانی ما هەستمان نەکرد کە ئەم کتێبە سوودی هەیە بۆیە کاتێک کە کتێبی ڕێکەوت لە تەرازوی ژیریدان بینی کە زانیم هەرهی هەمان نووسەرە ئەویشم کڕی خوێنمەوە بەڕاستی ئەوەی کە من ئەمویست و ئەوەی کە داواکاری ئێمە بوو و ئەوەی کە پێویست بوو بۆ ئەوەی وەڵامی هەندێک برادەر هەندێک کەس هەندێک قوتابی کە بەیەکەوە بووین بیان دەیتەوە لەو کتێبەیە بەرچاوە کەوتم کتێبە مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارەزووری لە شێوەی گفتوگۆ و لە شێرگۆی چیرۆکە نووسەتی ساڵی بەپێی مێژوەکەی ساڵی 1975 ئەم کتێبەی نووسیوە بەڵام ئایا ڕووداوەکە ساڵی پێشتر بووە یان هەر لەو ساڵەدا بووە ئەویان ینی لە کتێبەکە ئاماژەی پێ نەکراوە بەڵام ساڵی 1975 ئەم کتێبە حەمە ساڵح دیلان پێشێکی بۆ نووسیوە پێشێکێکی کورتی بۆ کتێبەکە نووسیوە دیارە کتێبەکە لە ساڵی 1975 دەرچووە بەڵام ئێمە ئەو کاتە لە سەرەتای هەشتاکان نبوو من کەوت لە کتێبخانەکان نبینیمان و خوێنمانەوە خۆی ئەوەی کە سەرنجی خوێنەر بۆ ئەم کتێبە ڕاکێشە شێوازی نووسینەکەیت ینی مامۆسات نەهاتووە ئەم کتێبە لە شێوەیەکی ینی سەردی هەر ئاوا هەم بە نووسین لە ئەوڵەوە تا عقیبی خوێنێتەوە کە وەکو هەندێک کتێب یا هەندێک نووسەر کە شت ئەنووسن لەوانەیە خوێنەر تووشی مەلەل بێت لە خوێنەوەیانە مامۆستا هاتووە ئەم کتێبەی لە شێوەی پرسیار و وەڵامە لە شێوەی چیرۆکێکیشە چیرۆکەکەش هەر ڕاستەقینەیە ینی چیرۆکێکی ڕاستەقینەی لە ژیانی مامۆستا خۆیدا ڕوویداوە ئەویش هەر بە هەمان شێوە ڕوبەڕووی کەسێک بۆتەوە کە وەکو وتم ئێمەش ڕوبەڕووی ئەو کەسانە ئەبووینەوە کە باسی ئەو شتانیانە کرد باسی ڕێکەوت و باسی سروشت و باسی تیۆری گەشە پێدانی داریون و باسی نەزاریاتەکانی فرۆید و ئەم شتانەیان باسە کرد مامۆستا لێرا باس لەوە کاتێکە بۆ یەکەم جار ئەبرێن بۆ سەربازی لە هەڵەبجەوە ئایان بن بۆ سەربازی لە ناو زیلێکە بن وەکەوەی کە باسێکە بۆ باشووری عراقیانە بن بۆ سەربازێکە بەرەو عمارەیانە بن لە ناو زیلەکەی تر ئەو کۆمەڵە کەسەی لە ناو زیلەکان مامۆستاڵێ زیلێکی سەربەتاڵ بوو هەمومانی تری هەنێ دانیشت بوون لە ناو زیلەکە و هەنێکیش بە پێوە وەسا بووین و منیش خۆم هەڵواسی بوو بە ڕایەڵەی زیلەکە وتی لەنا ئەو خەڵکە گەنجێک کەسێک سەرنجی ڕاکێشام کە لە سوچێکی زیلەکە دانیشت بوو لەسەر سنووقێک کتێبێکی بەدەستەوە بوو کتێبەکەی ئەخوێندەوە و خۆشتان نەزانین زیل کاتێک کە سەربەتاڵ بێت و بە ڕێشا بڕوا هەوا کاریگەری هەیە ئەڵێک ئەو برادەرش بۆ ئەوەی خۆی لە ڕەشەباکە و لە هەوای ئەو هەوایەکەیەتە ناوژیلەکە و پارێزە خۆی گرمۆڵە کردبوو کتێبەکەی سەریدانەوان و بەسەر کتێبەکە و کتێبەکەی ئەخوێندەوتی زۆرم پێخۆش بوو کە ئەو کەسم بینی چونکە دیارە مامۆستا کەسێکی خوێنەوار بۆ حەزی لە خوێندنەوە حەزی لە نووسین و ئەم شتانە بووە هەڵێ یەکسەر ڕۆشتم بەرەولای ئەو کەسە سڵاوم لێ کرد وتی ئەویش سەری بەش کردەوە و وەڵامی سڵاوەکەی دامەوە و وتم داوای لێبوردنەکەم خوێندنەوەکەشم لێ تێگای ئەڵێ وتی فەرمو دانیشە ئاساییە ئیتر لە پاڵیا دانیشتم لێ هەندێک قسەبان کرد و ئەبن بە برادەر و کاتێکتر بە درێژایی ئەو ڕێگایە قسەیەکەن بە یەکەوە دیارە لە سەربازگەکەش دەوێ ئەبن بە برادەر کە قسە ئەکەن بە یەکەوە مامۆستا تێگا ئەم کەسە بڕوای بەخوانیە بڕوای بەبوونی خوانیە بەڵام ئینسانێکی ڕێکوپێکە ئینسانێکی بەڕەوشتە ئینسانێکە یعنی ئەچێتە دڵەوە لەو کەسانەیەکە مرۆڤ حەز بە هاوڕێیەتیانەکە بۆیە مامۆستا کاتێک کە ئەکەوێتە قسە لەگەڵیا باسی ئێوەکانجا ئەو کەسە لێرە مامۆستا بە کاوە ناوی ئەبا ناوی هێناوە بەڵام خۆی ئەو کەسە کاوە نییە وابزانم ئێساش هەر لە ژیان ناماوە خی گەورە تەمەندرێژی کا و لە ئەسڵ وەکو بیستمە خەڵکی ناحی بیارەیە لە ناوچەی هەورامان لێ لە سەربازگەکە کە ئیتر قسە ئەکەن بە یەکەوە مامۆستا وەکو بڵێ ئەڵێ ینی داخێگە خوا بۆ ئەم ئەڵێ ینی وەسوی ڕەوشت و وەسوی باشێتی ئەم کەسەیە کات و بەڵام ئەڵێ بەداخەوە کە تۆ سەر لێ شێواوی بڕات بەخوانیە خۆزگە نوێژیش دەکرد مامۆستا
پێڵێ بڵێن ئەو برادرە پێڵێ کە مامۆسا بە کاوە ناوی هێناوە ئەڵێنجا حەزەکەی ئەویش مامۆسا دیارە ئەچێتە دڵیەوە هاوڕێتی مامۆسای پێخۆشەوێ ئەڵێنجا حەزەکەی تۆ چەندێک گەڵی من نوێژە بۆ ئەەکەم شەو ڕۆژ نوێژە بۆ ئەەکەم ئەڵێ بۆچی ئەڵێ بۆ تۆ بە مامۆسا مامۆساش ئەڵێنەوەڵا بۆ منی مەکە بۆ خوای بکە دیارە ئەویشتر بڕای بەخوا نابێ ئەڵێ کام خوا یعنی کامەیە خوا ئەو خوایەکە ئێوە باسیەکەن ئیتر مامۆسایش ئەزانێ ئەم کەسێکی ڕۆشنبیرە کەسێکی خوێنەوارە بە زمانی خۆی قسەی لەگەڵاکە ینی بە زانست قسەی لەگەڵاکە کۆمەڵی نمونەی بۆ هێنێتەوە دوای ئەم نمونانە ڕۆژانە دوای تەوابوونی بڵین فترەی ڕاهێنان و تەدریبی سەربازی و ئەمان و کاتی پشووەرگرتن بەیەکەوە ئەچنە قەراخی ڕووباری دیژلە و لەوێ ئەکەونە گفتوگۆ و مناقەشەکردن و قسەکردن مامۆسا هەموو ئەو بەڵگانەی کە باسییان نەکاتەوە ئەو قسانی کە باسییان نەکا بۆ هاوڕێکەکەی هەمووی بەڵگەی زانستین هەمووی قسەی زانستین کە بوونی خوای بۆ پسەلمێنێت و ئاماژە بن بۆ ئەوەی کە ئەم گردونە بەڕێکەوت دروست نەبووە ئەم گردونە هەر لە خۆیەوە دروست نەبووە یعنی گردونێکی ئاوا فراوان دنیایەکی ئاوا کەونێکی ئاوا بەو شێوەیە ئەم مرۆڤە یعنی مەحاڵە لە خۆیەوە دروست بوو بێت یان کەس نەبوو بێ ئەم مرۆڤەی دروست کرد بێ ئەم گردونەی بەم شێوەیە دروست کرد بێ ئەو هەموو ئاەتانی بۆ ئەێنێتەوە کە باز لە فراوانی گردونەکەن لە کۆمەڵی خۆر لە ئەستێرەکان لە فراوانی ئاسمان لە فراوانی زەوی لە شێوازی دروستبوونی مرۆڤ ئینسان چۆن دروست بووە چۆن گەشەیەەکە سەرەتا چۆن بووە ئەم هەموو نمونانی بۆ باسەکە لە کۆتاییە ینی ئەم ئەڵێ باشە من ئەم ئیسلامە لەوانەیە ئێسایش زۆر کەس ئەو پرسیارە لە ئێمە بکە کاتێک کە باسی ئیسلامیان بۆ ئەەکەین سەریان سوڕەبێنێ ینی ئەم ئیسلامە ئێمە نەمان بینیوە نەمان بیستووە ئەم ئیسلامی کە تۆ باسیەکەی نامۆیە ئەویش هەمان شت بە مامۆساڵێ ئەڵێ باش ئەم عیلمە لەکوێ لە حوجرەکانە هەیە ئێمە تەنها فەقەیەکمان بینیەوە کە باسی زەڕە بە زەید و نازانم ئەلف سەر ئاو ئەم شتانەمان بینیوە ئەم معلوماتانە من ئەمە یەکەم جارمە ئەیان بیستم کە تۆ باسیەکەیت و ئەم ئاماژیان پێکەیت و ئەم بەڵگانەیەنیتەوە بە کورتەکەی ئەم کەسە مسلمان ئەبێت و شایەتمانەیەنێت و بڕا بە بوونی خوایانەوە تا ئێساش ئەو کەسە ئینسانێکی ملتەزیم و ئینسانێکی دیندار و ئینسانێکی زۆر بەڕێزە و زۆر خواناسە و نەکەر ئەوە وەکو کەسێکی بانخوازیشە و بانگەواز بۆ لای دینی ئیسلامیژەکە ئەنجا ئەم کتێبە وەکو چۆن کاریگەری لەسەر ئەو کاوە ناوە کردووە کە ناویکی ترە من حەز ناکەم ناوەکەی ببەم بە هەمان شێوە کاریگەری لەسەر منیش دروست کرد چونکە ئێمەش هەمان پرسیارمان ڕوبەڕۆ بوویەوە ینی مەسەلەی سروشت مەسەلەی تیۆری گەشە پێدانی داریون مەسەلەی فرۆید هەموو ئەمانە کاریگەری لەسەر ڕەوشتی ئینسان هەیە کاریگەری لەسەر دروستبوونی ئینسان هەیە کاریگەری لەسەر بیرکردنەوەی ئینسانەکان هەیە بۆ نمونە یان خوا نەعوذ بالله دەستی نییە لە دروستکردنی هیچ شتێکە هەنوو تەماتەیەکی گەنی و بێنە لە شوێنەکە داینێ پاش ماوەیە بڕۆ کۆمەڵی کرمی هەڵهێناوە ئەم کرمانە لە تەماتە گەنیوەکەەوە دروست بوون خۆ ئەمە خوا لەکوێ ئەمەی دروست کردووە یان ئەم باشە خوا ئەمە مستەفا مەحموود هەر خۆشی لە کتێبی گەشتەکەم بۆ باوەڕۆ ئەویش ئەو پرسیارەیەکە کە خۆی لە خۆی کردووە کاتێکە ئەڵێ مەسەلەن کێ ئەم گردونەی دروست کردووە یعنی هەموو شتێ هەموو دروستکراوێ هەموو بوونەوەرێک شتێکەیە کە پێش خۆی دروستی کرد بێ لە ئەخیرا ئەڵێ باش ئەگەر خوا هەموو ئەم شتانی دروست کرد بێ ئەی کێ خوای دروست کردووە ینی ئەم پرسیارەت زۆر ماوەیەکی زۆر بڵێن یەکێکی وەکو دکتۆر مستەفا مەحموود سەرقاڵەکە بە وەڵامدانەوەی و وەکو خۆی ئاماژەی پێەکە وابزان نزیکەی 30 ساڵ ئەو بە دوای وەڵامی ئەم پرسیارە ئەگەڕێت تا لە ئەخیرا هەر لە ڕێگەی فەیلسوفەکانەوە و ئەرستۆ ئەفلاتون و لە تیۆرەکانی ئەوانەوە ئەگاتە وەڵامێکی مقنیع و بڕوا بەبوونی خوایەنێکە ئەمە ئەبێت سەرەتایەکە بێت و پێش ئەو کەسی تر نەبێت و ئەو ئەم کەونەی دروست کرد بێت و ئەبێ ئەو دروستکەری یەکەم بێت خالقی ئەوەل ئەبێ خوای پەروەردگار بێ و ئەم خوایش ئەبێ ئەوەنە بەدەسەڵات بێ ینی ئەتایەکێکی وەکو دکتۆر
دکتۆرێکی عراقی فازە سامەڕایی ئەویش بە هەمان شێوەڵێت چەندین ساڵ بە دوای ئەوە بگەڕام حت ینی بڕوان بەوە نەبوو کە کەسێکی بڕوادار لەسەر ڕووی ئەم زەویە هەبێ و ئەسڵان بڕواشم بۆ ئەوە ئەگەڕام بزانم ئیمان چییە کێ ئەم خەڵکەی دروست کردووە کێ ئەم کەونەی دروست کردووە هەرگیز ئەیوت بڕوان بەوە نەبووە کە شتێک هەبێ بە ناوی خواوە ئەوەی کە باسیەکەن و ئەڵێن خواکەونی دروست کردووە خوا مرۆڤی دروست کردووە خوا ئەم بوونەوەری دروست کردووە من بڕوان پێی نەبوو بە هەمان شێوە بڕوان وابوو کە ئەمە شتێکە لە خۆیەوە دروست بووە سوتفە دروستی کردووە ڕێکە و دروستی کردووە یان ئەوان بڵێن ئەمە سروشت ئەم شتانی دروست کردووە ینی هەر لەم کتێبەشە ماسا مەلا محەممەد لەگەڵ ئەو برایەکە ئەکەوێتە گفتوگۆ ینی ئەو بە هەمان شێواڵێ ئەمە ینی ئەم شتانە دەستکردی سروشتن دەسێتاوە ئەی سروشتی ئێماسا محەممەد لێ پرسێ یان ئێمە لەگەڵ یەکێکا کە مناقەشە بکەیت باشە ئەو سروشتەی کە تۆ باسێکی ئەی ئەم سروشتە کیە ئەم سروشتە چیە لە ئەخیراگەیتە ئەو قەناعەتی ئەمە تەنها گۆڕینی ناوەکانە ینی ناوەکەی خوا گۆڕاوە بۆ سروشت ینی ڕاکردن لە ناوێکەوە بۆ ناوێکی تر لە خواوە ئەو اعتراف بەوە ناکە کە ئەمە خوا دروستی کردووە ناوێکی تری لەناوە ناوی ناوە سروشت بۆیە ئەم دکتۆر فازڵ سامەڕاییاڵێ یعنی کارێکم لێ هاتبوو ئەوەنە بە گومان بووم لە خۆم لە دەوروبەرم ئەنجاری وا بووە بە چەند شەو نەخەوت و من بیرم لەوە کردوێتەوە کێ ئەم کەونی دروست کرد بێ بەڵگە چییە کە کەسێک هەیە کە شتێک هەیە کە پێی ئەوترێت خوا دروستی کرد بێ ئەم شتانە چۆن کێڵێ لە خۆیانەوە دروست نەبوون هەڵێ جاری وا بوو بەسەر جادەکانە ڕۆشتم بە شەقامەکانە ڕۆشتم برادری نزیکی خۆم مەرحەبایی کردوم ئاگام لێ نەبووە هاتووە ڕای وەشانوم وتوێتی ها لەکوێی وتی اینجا ڕاچڵەکیوم زانیومەکە من بانگەکایە یعنی ئەویش ئەڵێ 30 ساڵی ڕێک من لە بیرکردنەوەی ئەما بووم هەروە تا لە ئەخیرا چی بووە هۆی ئەوەی کە من ئیمان بێنم کە خوایەک ئەم کەونی دروست کردووە خوایەک دروستکەری ئەم بوونەوەرانەیە لە بچووکترین شتەوە تا گەورەترین شتی ئەم گردوونە مێشوو ئەوتی لە کتێبێک ئەوتی هەرچی کتێب هەیە من ئەم خوێندەوە بۆ ئەوەی بەس بگەم بۆ قەناعەتی کە خوایەک هەیە وتی لە کتێبێکا باسی مێشولەیەکیە کرد خۆشم وتی بە چای خۆم ئەم مێشولەیەم بینی لە کەناری زۆنگاوەکانە ئەم مێشولەیەژی ئەم مێشولەیە ئەڵێ کاتێکە کاتی زاوزەی یەت زۆربوون یەت هێلکە دائێنێ هێلکەکانی لە ناو ئاوا دائێنێ بەڵام پێش ئەوەی ئەم هێلکانی لە ناو ئاوەکە دابنێ ئەڵێ لینجیەک شیلەیەک لە ینی زەخت لە خۆی ئەکا ئەم مێشولەیە لینجیەک لە دەمیەوە دروستە یێتە دەرەوە ئەم لینجە وەکو شێوەی بەلەمێکی لەیەکە هێلکەکەی تیادانێت و ئەی خاتە ناو ئاوەکەوە ئەنج دوای ئەوە خۆی ئەمرێ ئەم مێشولەیە دوایەوە کە ئەم بێچوانە کە ئەم هێلکانە بوون بە مێشولە و ئەوان ژاتنە دەرەوە ئەمانیش بە هەمان شێوە کاتی زاوزێ بە هەمان شێوە ئەمانی ئەو شتە ئەکەنەوە ئەو شیلەیە دەرەدەن ئەو بەلەمە دروست ئەەکەن لەو شیلەیە و ئەیخەنە ناوەوە هێلکەکانی تێگەن خۆشانە ئەڵێ وتم باشە ئەمە کێ ئەمەی فێری ئەم مێشولە بەچکە کرد خۆ ئەمە دایکی خۆی نەبینی ئەمە دایکەکە بڵین ئەگەر کەسێک پێشتر فێری کرد بێ ئەیکی ئەم بچکەی فێر کرد خۆ ئەمە کاتێکە ئەم هێشتا هێلکە بۆ دایکەکە ئەمرێ ئەی چۆن ئەمیش کاتێک لە هێلکەکەیەتە دەرەوە ئەبێتە مێشولەیەک ئەمیش بە هەمان شکڵ و شێوەی دایکی ئەم بەلەمە دروستەکات و ئەم هێلکانی تیادا ئەنێتەوە و گەورە ئەبن و ئەم پرۆسەیە بەردەوامە بێ ئەمە ئەبێ کەسێک هەبێ ئەم مێشولەی فێر کرد بێتی ئەوەوتی دەویاوتی بڕامێنا بەبوونی خوا یعنی ئەو هەموو شتەوتی هیچ کاریگەری لەسرم نەبوو ئەو هەموو قسەیە ئەو هەموو کتێوە بەستە ئەوە کاریگەری لەسرم دروست کرد دارە ماسا محەممەد جگەر لەم کتێبش کۆمەڵێک کتێبی تر یعنی هەر لەو سەردەما وەکو ئاماژەم پێکرد قسەیان لەسەرکرات داریون سروشت مارکس ئەمانیان یعنی مەسلەیەک بوون کە لەو سەردەما زۆر بازگا بۆیە ماسا محەممەد ئەو کتێبانش ئەنووسێتەوە سروشت لە تەرازوی ژیریدا ڕێکەوت لە تەرازوی ژیریدا داریون لە تەرازوی ژیریدا فرۆید لە تەرازوی ژیریدا ئایا قورئان دانراوی محەممەدە کە ئەویش پرسیارێک بوو ئەو ڕوژێنرا کە ئەم قورئانە محەممەد خۆی دایناوە هیچ پەیوەندیەکی بەخواوە نییە و
ئەم شتانە هەمە هەر یعنی هەر گفتوگۆکەی نێوان خۆی و ئەو برادەرەی هێنا و داڕشتوێتەوە کردوێتی بەم کتێبە ینی وەکو بڵێ زۆر مانوو نەبوو بە داڕشتنەوەی کتێبەکەەوە هەر چۆن قسەکانی هێنا و داڕشتوێتەوە کردوێتی بەم کتێبە یەکێ لەو نمونانی کە ئەهێنێتەوە بۆی باسیەوەکە باسی زاناکانی بۆ ئەکات ینی دوایەوە کە کۆمەڵی بەڵگەی لەسەر گردون و لەسەر دروستبوونی گردون و لەسەر ئەستێرەکان و لەسەر کۆمەڵی خۆر و ئەمانە بووەکە ئەنجایەتە سەر باسی زاناکانیش ئەو زانایان کە مسلمانیش نین بەڵام بڕوایان بەخوا هەیە ینی چونکە جیاوازی هەیە لە بینی ئیماندار لە بینی مسلمانە ینی ئەوان مسلمان نەبوون ئیسلام نەبوون بەڵام باوەڕیان بە بوونی خوا هێناوە لێرە ئەو ئاەتەی بۆ هێنێتەوە ئینەما یەخشە الله من عیباده العلەما پێڵێڵە کاکاوە ئەمەی لە پێشەوە باسمان کرد ینی ئەو هەموو گفتوگۆیی کە پێشتر باسییان کردووە هەمووی تێبینی و سەرنج و زانیاری بوو لەبارەی خوا و شیتەڵکردنی وشەی ڕێکەوتەکەی بەڕێستانەوە ئەوە کێشانەی بە تەرازوی ژیری هەنی ئەو نمونەی هێناوەتەوە ئایا ئەمانەی کە من بۆت باسەکەم زیاتر لەگەڵ عەقڵا ئەگونجێت یان ئەوانەی کە تۆ باسییانەکەی کامەیان هەنی بۆ لە ئەخیرە ینی هەر بە عەقڵ قسەی لەگەڵا ئەکات لەگەڵ ئەم برادەرە بەڵام با سەرێکیش لە کۆڕی مەستانی جامی زانیاری و زانست بدەین و بزانین لەوێ دەنگ و باس چێ بزانین ئەوان تێڕوانینیان بەرامبەر بە وشەی خوا چۆنە ئەنەکساگۆرس دەڵێت هەرگیز نابێت هێزێکی کوێرانە ئەم بوونەوەرەی دروست کرد بێ چونکە هێزی کوێری بێدەسەڵاتی خوایەتی و پشێوی زیاتر هیچی تری لە دەست نایە ئەم بوونەوەرەش دوورە لە هەموو پشێویەک ئەوەی کە ماددە هەڵی دەسوڕێنێ ژیریەکی بەدەسەڵات و بینەر و زانایە ئەفلاتونی ژەڵێ بوونەوەر نمونەی جوانی و یاسایە هەرگیز نابێت بێ نیازێک لە خۆیەوە بوو بێت یعنی بەبێ قەست ئەمە دروست بوو بێت ئەرستۆڵێ ئێمە زۆر کەمترین لەوەی کە خوا بیرمان لێ بکاتەوە چونکە ئێمە لە ڕیزی هیچ داین ئەکویناس ژیری ئێمە پەستە لە زانینی ڕاستی هەموو شتێک ڕاستی هیچ شتێک ماددە نەبێت نایزانێ بەڵکو زۆر ڕواڵەتی ژیان بۆ ئێمە ڕوون نەبووەتەوە هیچ زانایەک نەبووە تا ئێستا ڕاستی چۆنیەتی مێشێکی زانی بێت دیکارتی ژەڵێ بوونی من شتێکی ڕاستە و من هەم ئەی کێ دروستی کردوم خۆشم خۆم دروست نەکردووە کەواتە دەبێ پەروەردگارێکم هەبێت و پەروەردگارەکەشم بوونی پێویست واجب الوجود بێت و دەبێ خاوەنی هەموو سیفەتێکی تەواو بێت کە ئەویش خوایە ئەتر ئاوا نمونی کۆمەڵێ زانای بۆ هێنێتەوە تا لە ئەخیرایتر هەر چۆنە بێ ئەم نمونەی جوانە کە ئەڵێ پرسیار لە ئەدیسۆن ئەکەن وتیانە ئایا تۆ بۆ چوونە چۆنە بەرامبەر بەبوونی خوا ئەدیسۆن ئەڵێ بێگومان من بڕوان ببوونی خوا هەیە ئەڵێ ئەی بۆ نابینرێت یان لێ پرسن ئەی ئەم خوایە بۆ نابینرێت ئەدیسۆن ئەڵێ من کارەبام دروست کردووە زۆر بە باشی ئەو ئەناسم بەڵام ئایا کارەباکە من ئەناسێ هەست بەبوونی منەکە وتیان نا وتی هەموو دروستکراوێک لە چاو دروستکەرەکەیدا هەروایە هەنی کاتێککە تۆ ئەبینی ئێستا کۆمەڵێک شاعیر بۆ نمونە هەیە ئەم شاعری ئەوەنە ئەنووسێت ئەوەنە ناخوێنێتەوە یا زۆر کە زەبینی ئەوەنەی مناقەشە ئەکا ئەوەنە ناخوێنێتەوە ینی مناقەشەکە کوێرانە دەرەچێت زۆرجار مجادلەیەکی بێمانا دەرەچێت بۆیە خوێندنەوە گرنگترین شتە کە مرۆڤ گرنگی پێ بدات ڕاستە ئێستا ینی هەنێک ئەم تەکنەلۆژیایە هاتوتاراوە ئەم ئەنتەرنێت و ئەم ینی تۆ چیت بێ بە کلیکێک هەمووی ئەبینی بەڵام بەڕای من هیچی تامی ئەوە نایەت تۆ کتێبەکە ڕاستەوە خۆ بگری بەدەستەوە ئەو کتێبە بخوێنیتەوە ینی منم کتێبە لە پێشەوەی دەستم کە چونکە لەو بڕوایان نەبووم دەستکە بەڵام بەسوپاسەوە ئەمە ناوەندی ڕێونێن هەڵساوە ئەو کۆمەڵە کتێبەی کۆنانی هەموو سەر لە نوێ چاپ کردوێتەوە من لە گوگڵا بۆی گەڕام کتێبەکە خوێنبەوە بەڵام دوایی ڕۆشتم بازارتم بە هەر پرسیارێک بکەم بەشکم لەو کتێبخانانە چەند کتێبخانەیە گەن کتێبی ئیسلامیان هەیە بەشکم دەست بکەوێت سوپاس بەخوا کتێبەکەم دەستکەوت ینی دوایەوە لە ئەنتەرنێتا خوێندبوومەوە کتێبەکە و هاتم ڕاستەوخۆش کتێبەکەم جارێکی تر خوێندەوە هەرگیز
یعنی ئەو چێژەی کە من ئەم کتێبە کاتی خۆی چەند جارێک خوێندومەتەوە ئێساش کە خوێنمەوە هەرگیز یعنی تام و لەزەتی خوێندنەوەی کتێبەکە ڕاستەوخۆ زۆر زیاتر بوو لەوەی کە لە گوگڵیان بڵێن بە PDF و لە ئەتەرنێتەکە خوێنەوە. بۆیە من ئامۆژگاری هەموو گەنجێگەکەم هەموو کەسێگەکەم ینی تۆ پێویستە بۆ ئەوەی فکرێکی فراوانت هەبێ بۆ ئەوەی بتانی کەسێک بی خاوەنی کەسایەتێکی بەهێزبی بۆ ئەوەی بتانی ئەو شتەی کە هەتە هەر بیر و باوەڕێکەتە هەر فکرێگەتەکە بانگەشەی بۆکەیت و ئەتەوێ بیگەێنی بە کەسانی بەرامبەر ئەبێ خۆت ڕۆشن بیکەی ئەبێ کتێب بخوێنیتەوە ئەبێ لەسەر خوێندنەوە بەردەوام بی. بەڕاستی من ینی تۆ چۆن کاتێک کە برسید ئەبێت هەست بە سستیەک و هەست بە تەمەڵیەک و هەست بە لاوازیەکەکەی تااقەتی زۆر جوڵت نییە و هاتو چۆت نییە بەڵام کاتێک کەنان ئەخۆی ئیتر ئەو وزەوتین و توانایەت بۆ ئەگەڕێتەوە و توانای ئیشکردنت بۆ ئەگەڕێتەوە سەر لە نوێ. من زۆر جار کاتێک کە کتێبێگە خوێنمەوە ڕێک وەکو ئەو برسێتی ئەو کەسە برسێوایە کە تێری خواردووە ینی حەزەکەم دوای خوێنەوەی کتێبەکە کەسێ بێ لەگەڵ ما بکەوێتە گفتوگۆ قسە بکەین. بۆیە من ئامۆژگاری بۆ هەموو بینەرانی بەڕێز بۆ هەموو کەسێک ئەوەیە کە سوور بن لەسەر خوێندنەوە و ئەوەندەی کە ئەخوێندنەوە نەنووسن ینی با کتێبێک بخوێنەوە ئینجا دێڕێک بنووسن نەک کتێبێک بنووسن ئینجا دوو دێڕ بخوێنەوە. ینی بەڕاستی خوێندنەوە وەک گوتراوە لە کۆنیشاکە خۆراکی مێشکە و کتێبیش باشترینی هاوڕێیە بۆ مرۆڤەکان پێویستە ئێمە هەمیشە کتێبمان بەدەستەوە بێ کتێبمان لابێ ئەو هەموو کاتە فەراغی کە لە بەردەستمانە هەیە بە هەمووی بەسەری فەیسبوک و بە ئەتەرنێت و بە هەندێشتی بێماناوە بەسەری نەبین و لەگەڵ خوێندنەوە خۆمان ڕابینین لەگەڵ خوێندنەوە خۆمان ئاشبینەوە.